ام هەفتەیەکە دن نێزیکی هەڵبژاردنێن سەرۆکاتیا 2024 لە ئەمریکای دەبن پشتی 4 دبێتێن گەرم بەربژارێن پارتیا کۆماری نەها 5 کەس هەنە کۆ هەڤرکیە دکن داکۆ ببن کاندیدێ پارتیا خوا دە هەڵبژاردنên mijدارا 2024 de ji bo em li ser rewşa kampênên serokatiyê bêtir baxivin niha hevkara min Hêro Zengene bi meraya Hêro tu bixêr hatî heftiya borî dibêta çaran û ya dawî ya komariyan pêk hat çar kes beşdar bûn lê kesayetiya serekî heta niha di kampêna komariya de beşdar nebûyî ew jî Donald Trump gelo piştî wê kampênê û bi dawîbûna wê yan wê dibêtê rewşa van her pênc kandîdan çi ye Hêro سیروان بەڵێ لە شەشی مانگی دوانزە کۆتا دبێتی کاندیدەکان بەڕێوە چوو و هەروەکو هەمیشە وەکو دبێتەکانی پێشووتر دانەڵد ترامپ بێگومان لەوێ ئامادە نەبوو بەڵام مشتومڕێکی گەرم کرا لە نێوان ئەو چوار کاندیدەی کە مابوونەوە ئەوانیش ڕواندی سانتز نیکی هێلی ڤیڤێک رامۆسوامی و هەروەها کریس کریستی سیروان دەزانین ینی ئێستا با بڵین دواهەنگاو بوو بۆ ئەوان کە بتوانن دەنگدەرانی خۆیان قەناعەت پێبێنن جا هەموو هێز و تواناکانی خۆیان کرد بۆ گەر کە با بڵین بتوانن قەناعەت بە بینەران بهێنن ئەوانی کە تەماشای دبێتەکەیانە کرد باسی زۆر بوار کرا لەم دبێتەیە و هەروەها باسی هەر لە سیاسەتی ناوخۆ بگرا سیاسەتی دەرەوە بگرە زۆر شت باس کرا وەڵام با بڵین لە پاش ئەوەش هەتاکو ئێستا بەو شێوەیە کە دەبینین دەنگەکان ینی چۆنەڵی دانەڵد ترامپ لەگەڵ ئەوەی کە با بڵین لە دبێتەکەشانە بووە و بەشداریشی نەکردەوە بەڵام لە پێشەموویەتی هێشتا لە پێشەموویەتی ئەم جارێک دم بینم بیرا بینەران هێرۆ چما ترامپ بەشداری وان دبێتە نابێ چما نەبوو چار دبێتین کۆماری بوون و ئەو بەشدار نەبوو سەبەب چییە؟ سیروانێمە دەزانین دانەڵد ترامپ ئەڵێ من زۆر لەوان لە پێشترم پێویست ناکە من بێم لەگەڵ ئەمانە مشتومڕ بکەم لەوەیە لەبەرەوەی بەپێی ڕاوەرگرتنەکان هەتا ئێستاش جیاوازێکی زۆر هەیە لە نێوان دانەڵد ترامپ و کاندیدەکانی تر بۆ نموناگەر ئێمە سەیری ڕێژەکان بکەین دانەڵد ترامپ لە سەدا 40 بەسەرەوەی دەنگدەرانی کۆماریەکانی لەگەڵایە بە بەراورد لەگەڵ دوایینیان کە لە نێوان ڕواندی سانتس و نیکی هێلیە ئاڵوگۆڕەکە لە سەدا 9 لە سەدا 8 ئەمیانە بێتە 9 ئەویانە بێتە 8 جیاوازی هەیە لە نێوانیان لە نێوان سەدا 9 ئەگەر ئێمە حساب بکەین بۆ سەدا 40 جیاوازێکی زۆر هەیە جا ئەمەیەکە دانەڵد ترامپڵێ پێویست ناکە ئەو لەگەڵ ئەمانەیە مشتومڕ بکە هەرچەنە لە هەموو دبێتەکانە باسی دانەڵد ترامپ کراوە بەڵام لەم دبێتەیە سیروان ئەوەی کە جێگای سەرنج بوو ئەوەی کە بەڕاستەوخۆ هێرشی ئەکردە سەر دانەڵد ترامپ تەنها کریس کریستی بوو ئەوەکانی تر تا ئەندازەیەک هەوڵیانەدا خۆیان دوور بگرن لەو بابەتە زۆر هێرشەکانیان بەو شێوەیە نەکرد بوو کاندیدەکانی تر بەڵام کریس کریستی هێرشێکی توندی کردە سەر دانەڵد ترامپ لە دبێتەکەدا باشە نەها دبێتێن کۆماریان بەداوی بوون چار دبێتێ سەرەکی هەر چار بەداوی بوون پشتی قۆناغا پشتی وێ چییە هێرۆ؟ قۆناغی دوای ئەمە بێگومان با بڵین هەڵمەتەکانی هەڵبژاردن تونترەکەنەوە کاندیدەکان جەختەکەنە سەر هەڵمەتەکانی هەڵبژاردنیان و چونکە لە دوای ئەمە لە 15 مانگی یەکەوە کاکس لە ئایەوا دەست پێەکە ئەمەش یەکەم تاقیکردنەوەی فەرمی ئەبێت بۆ کاندیدەکان کە لەوێ دەنگ ئەدرێ کاکس چێکە لە بەرنامەکانی پێشووترا ئەمە ئاماژەمان پێکرد ئەمە دەنگدانێکە کە ئەو کەسانی با بڵین ئەندامانی حزبەکان لەوێ دەنگ ئەدەن بە نوێنەرانی ئەمان و دەنگدانی گشتیەکە لە ویلایەتی ئایەواوە دەست پێکا وەکو نەریتێک هەمیشە لێەوە دەست پێکا جا ئێستا کاندیدەکان هەمویان جەختیان کردوتە سەر ئەو ویلایەتە و ئەشبینین لەوانەیە هەندێک لەوان لە دوای ئەمە ئیتر هێواش هێواش بزانن کە چانسیان نییە بکشێنەوە بۆ نمونە زۆر بەوە ئەچێ لە دوای کاکسی ئایەوە ڕامسوامی ئەو کاردارەکەی کە بەشدارەتیایە بکشێتەوە هەرچەندە دەنگەکانی بە ڕێژەی دەنگەکانی لە پێش کریسکریستیە بەڵام کریسکریستی ئاماژەی بەوە کردووە کە لە هەڵمەتەکان ناکشێتەوە تا دواهەنگاو ئەڕوا بۆی هەتا بگاتە ویلایەتەکەی خۆی و بزانن چۆن ئەبێ و هەروەها پاش سوپەر توزدێ ڕۆژێک کە سیانزە ویلایەت پێکەوە دەنگەدەن ئەوە یەکێکە لە ڕۆژە گرنگەکان لە هەڵبژاردنەکانی ئەمریکا هەڵبژاردننی با بڵین پارتیەکانی ئەمریکا حزبەکانە باشە مەبەحسا ترامپ و کاندیدە دنیێن پارتیا کۆماریکردن گەل ڕۆژە بایدن چییە ینی بایدن وەکو حەتانها ئەو بەربژارێ سەرەکیە پارتیا کۆماریە وەکو سەرۆکەی نەها بایدن چتکە
سیروان باسەوە بکەین ڕاستە بایدن بربژاری سەرەکی پارتی دیموکراتەکانە لە ئێستا چونکە وەکو ئاماژەمان پێکرد پێشتریش وەکو عرفێک ئەو ئەبێتەوە کە بە کاندیدی سەرەکی حیزبەکەی هەرچەندە سێ کەسی تر لە دیموکراتەکان ئاماژەیان بەوە کردووە کە ئەمان هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە ئەبن ئەمەش لە پرایمەری و کاکسی دیموکراتەکانە کە پاشان لە ساڵی داهاتوو سەرەتای ساڵی داهاتەوە دەست پێکات لەوێ زیاتر یەک لە ئەبێتەوە ڕوون بەرچاوڕوونیەکی زیاترە بێ بەڵام وەکو شتێکی گشتی ئێستا بایدنە بەڵام ڕەوشی بایدن باش نییە لە نێو ئەمریکایەکانە یەکەم ئێستا ئەبینین تا دێت زیاتر لە با بڵین ڕاوەرگرتنە گشتەکانە دەرەکەوێ ڕێژەی پەسەندکردنی بایدن زیاتر دابەزیوە و هەروەها ڕێژەی پەسەندکردنی بە بەراورد لەگەڵ ڕێژەی پەسەندکردنی ترامپ بایدن لە دوایە ینی لە دوایە نەک هەر لەگەڵ ترامپ سیروان بە پێی ڕاوەرگرتنەکان تەنانەت لەگەڵ کاندیدەکانی تری کۆماریەکانیشە بایدن زۆر لە پێش ئەوان نییە بۆ نمونە لەگەڵ ڕاندی سانتس بایدن یعنی بە ئاستەم هەردووکیان لە بەپێی ڕاوەرگرتنێکی ئەم دواییانە کە کرابوو ینی بە ئاستەم جیاوازیان هەبوو لەگەڵ ڕاندی سانتز یا لەگەڵ نیکی هێڵی ینی جیاوازەکە جیاوازیان و ترامپ خۆ گەلێکی بەرفرە بەڵێ جیاوازی ئەوان لەگەڵ ترامپە جیاوازێکی زۆرە بەڵام لەگەڵ بایدنە بەو شێوەیە نەبووە جیاوازەکە و ینی ئەگەر بوا بێت بەو شێوەیە بڕۆین ئەگەر هەر کامیانی ئەگەر ڕاندی سانتز بێت ترامپ بێت یاخونێکی هێڵی بێت دەتوانن لە بایدن ببەنەوە لە هەڵبژاردنەکانی لە هەڵبژاردننی گشتیا بەڵام ئەوەش نازانین چۆنە بێت ئەمەش هێشتا زووشە بۆ هەڵبژاردن چونکە هەمیشە ئاماژەم بەوە کردووە لەم بەرنمەیە سیروان هەڵبژاردنەکان لە ئەمریکا جاری وا هەیە لە دوایین ساتی ڕۆژەکان کە ئەوەنە هەڵمەتەکانی هەڵبژاردن گەرم و گوڕە بێ تۆ نازانی چ شتێک ئەبێتە سەبەب کە کەسێک ئەچێتە سەر سندوقی دەنگدان و بۆچوونی خۆی گۆڕیوە چونکە زۆر هەڵمەتەکان گەرم و گوڕە بێ و زیاتر ئەو کەسانش هەڵبژاردنەکانی ئەمریکا یەکلایی ئەکەنەوە ئەو کەسانی کە هێشتا بڕیاریان لەداوە دەنگ بەکێدەن حتا کلیکن داویژی هەردوو کاندید ینی کۆماری و دەموکرات حتا لەسەر وەیەکێ کار دەکەن ئەو بنگەهێن خەڵکین ئەمریکی خەڵکی ئەمریکی ڕێژە ئەمەزن ئەوون حتا داویژی دەنگ نادن کینە کەسێن سەر بخۆن و کەسێن کۆ دەنگ نادن ینی نزانن کینە بەڵێ سیروان ئەگەر دەرفەت هەبێ من ئەمەوێ باسی ئەو ڕەخنانەش بکەم کە هەتا ئێستا بەلای ئەو دەنگدەرانی کە لە ڕاوەرگرتنە گشتەکانە بەشداریان کردووە ئەمانە چۆن بۆچوونەکانیان لەسەر بایدن چییە کاتێکا ڕێژەی پەسەندکردنی بایدن دابەزیوە یەک لە بۆچوونەکان کە بابەتی تەمەنی بایدن ئامە پێشتریش باسمان کردووە بابەتی تەمەنی بایدن چونکە ئەگەر بایدن ببێتەوە بە سەرۆکی ئەمریکا کاتێکا سوێندی یاسایی ئەخواتەوە بۆ خولی داهاتووی ئەگەر ببێتەوە ئەو کاتە تەمەنیە بێتە 82 ساڵ بەڵام ئێستا بایدن خۆی بۆ بە تەمەنترین سەرۆکی ئەمریکا لە ئێستاە ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڵام هۆکاری تریش هەیە هۆکارەکانی تر شێوازی مامەڵەکردنە لەگەڵ با بڵین سنووری باشوور هاتنی با بڵین مادەی مخەدەرات بۆ ناو ئەمریکا زۆر باسی ئەمە ئەکرێ و هەروەها بابەتی ئابووری یەکێکە لە شتە گرنگەکانی کە زۆر ڕخنەی لێگیرێ شێوازی مامەڵەکردنی لەگەڵ لە شەڕی نێوان حەماس و ئیسرائیلدا بۆ نمونە یانی ئەمە بابەتێکی سەرەکیش بوو لە دبیتەکە ئەگەر بێگومان گوێت لێ بۆ کە زۆر هێرشێکی زۆر کرا سەر بەڕێوەبەرایەتی بایدن لە شێوازی مامەڵەکردنی لەگەڵ ئەو شەڕەیە ینی وتیان ئاماژیان بۆ کرد کە ئەمریکا تا ئەندازەیەک ڕێگەی نەداوە کە ئیسرائیل بەرگری لە خۆی بکا بە شێوازێکە بەو شێوەی کە پێویستە بەرگری لە خۆی بکە بەرگی لە خۆی بکەوە هەروەها تەنانەت ئاماژە بۆش کرا کە ئەمریکا دەست بەجێ نەیتوانیەوە بڕیار بدا بۆ گەڕانەوەی بارمتەکان یان ئەمریکا چۆنەڵی سەرنجی لا چووە لەسەر شەڕی ئۆکرانیا بەهۆی شەڕی حەماس و ئیسرائیلەوە لێ هێرۆ تشتێک دنج هەیە خاڵێکی گرینگە و کۆماری و دموکرات لێڤی وڵاتی لەسەر هەڤبیرن ئەو ژی مەسەلا ئەو قانونا بنسازیە یا ئەنفراستراکچەر لە ئەوواکۆ هات پەسەندکردن و نەها ئەنجامی نوێ هێدی لە سەرسەری ئەمریکا دیار دەبن مەسەلا زێدەکردنا بۆ بەرهێنانێ لە هۆندەر ئەمریکا مەسەلا نوژەنکردنا گەلک بنگەهێن ینی بنەسازیە ئابووری لێ ئەڤایە نابێ وەکو سەرمیانێک ji بۆ بایدن ji ber got 100 ئەوەیە لەسەر وەیەکێ کەمپێن دکە
ئەمە بەشێکە لە کەمپینەکەی بایدن کە شانازی بەو هەنگاوە ئەکا بەو یاسایەوە بەڵام لەگەڵ ئەوەشا لەوە ناچێت کە ئەمە وای کردبێ قەناعەتی بە دەنگدەرانی دەنگدەرە ئەمریکایەکان کردبێ کە ئەمە بەستە بۆ بەرەو پێشتونی ئابووری لە بەرەوەی ئەزانین بەڵێ لە هەموو هەڵبژاردنێکە ئابووری فاکتەرێکی سەرەکی بۆ بەڵام ئێستا لە هەموو کات زیاتر لە بەرەوەی گرانیەکی زۆر هەیە لە بازاڕەکانی ئەمریکا و با بڵین ڕێژەی قازانج زۆر بەرز بۆتەوە ڕەوشی ئابووری لە ناو ئەمریکا هیچ باش نییە. بەری هەر کەسی ڕخنەلکێتێکردن لە سەرۆک ئەگرن گەلێک جارا هێرۆ تو سەرۆک و تجارەکردن خۆش بۆ تێرمەکردن هەلبژێرە بەرژەوەندیە نوێ هەنە ینی تشتێن سوودێن نوێ هەنە لێ هەمان دەمێ دژی ئەمپاکتاوێنی ئەمبێژ نێنیژی هەیە ینی باندۆرایژی نێنیژی هەیە نە بەتایبەت هەگەر دڕەوشەکە ئابووری نەباش دەبن. بەڵێ بێگومان بە تایبەتی ئەگەر ڕەوشی ئابووری وەکو ئاماژەمان پێکرد چونکە کاتێکە بایدن هات با ئێمە ئەوەش لە بەرچاو بگرین کاتێککە بایدن هات دوای کۆرۆنا بوو سیروان ینی ئێمە لە ئەو پاشەکشەی ئابووری کە لە کاتی کۆرۆنا کردبووی بایدن هات جارێ خەریکی ئەوە بوو ئەمە چاک بکاتەوە لە دوای ئەوە ئێستا ژانی ڕەوشی ئابووری نەگەیشتۆتەوە ئەو کاتێککە پێشا بەو شێوەیە بوو ئەمریکایەکان بەو شێوەیە ئەیبینن کە بایدن نەیتوانیوە کارێکی ئەو تۆ بکاوە هەروەها دابەشبوونێکی زۆریش لە کۆنگرێس خۆی فاکتەرێک بوو سیروان ئێمە بینیمانە ئەم کۆنگرێسە ینی لەوانەیە ڕابردوو زۆر زیاتر دابش بووە ینی بۆ پەسەندکردنی بودجا ئەمەش ئاستەنگێکی تر بوو بۆ سەرۆک لە ئەمریکا تا بتوانێت ئەو با بڵین ئەو پرۆژانەی کە لە بەردەستی تایە بتوانێت بیخاتە بەردەست کۆنگرێس پەسەندیان بکە. باشە هێرو ئەمۆرە سەر خاڵەکەدن بەلکی خاڵەداوی بە دەوێ بەرنمەیەدا لەسەر ئەف کەسێن کۆژ پێشبازیا کۆماری دەرکەون مەسنیانی ئەم بەربژارن کۆ نەما ئێدی تە بەحسا vivê کرامەسواوی کریکۆ ئەو نەما دبەک و نێزیک نازانی احتیمالەک هەیە لێ چ دبە ینی ئەو پشتی وێ چ دبە؟ بەڵێ سیروان یەک بەیەک با بڵین هەڵمەتەکانی هەڵبژاردن هەڵمەتەکانی هەڵبژاردنیان تا دێ بەهێزترەکەن ئەمجا لە دەنگدانی پرایمەری و کاکسا ئەمانە ڕوبەڕووی یەک ئەبنەوە بەپێی ئەو دەنگدانە ئەمان بۆیان دەرەکەوێت توانایان تا چەندێک ئەتوانن بڕۆن جا بەپێی ویلایەت بە ویلایەت ئەم دەنگدانانە کە لە 15 مانگەوە دەست پێ ئەکا ئەمە هەتاکو هاوین ئەڕوا ئەمە هەر بەردەوامە بێ ویلایەت بە ویلایەت دەنگدانەکان بەردەوامە بێ هەتاکو بزانن ئاستیان چۆنە لە دەنگ ئەهێنن یا دەنگانن ئەمجا ئەمانە ئەکشێنەوە بەپێی ئەوە هەندێکیان لەوانەیە بکشێنەوە نەچنا با بڵین کۆنگری کۆماری پێش کۆنگری کۆمارەکان ئەمان بکشێنەوە ئەم کاندیدانە ئەو کاتە لە کۆنگری کۆمارەکانە بڕیار لەسەر کاندیدی سەرەکی حیزبەکە ئەدرێ بەڵام نایزانین جارە ئەکشێنەوە یان ناکشن بەڵام تا درێژەی پێ بدەن بۆ هەڵمەتە گشتەکەی کۆمارەکان با بڵین لە بەرژەوەندی هەڵمەتی گشتی کۆمارەکاندا نابێت چونکە کاتێک کە درێژەیان پێدا ئەو کاتە فۆکسیان زیاتر لەسەر یەکتریە بێ ئەوەندێک کە بتوانن فۆکس بخەنە سەر دیموکراتەکان یاخود بایدن. ژبەر بۆ دگەلێک حالەتاندا ئەو کەسێک کە خۆ دەکشینن پشگیری کەسێکی ترەکەن بڵێ هەتا ئێستا ئەوەمان نەبینیوە جارێ بزانین کێ پشتیوانی کوێ ئەکات بەڵام با ببینین بە دوور نییە لە دوای 15 مانگەوە دوور نییە ڕامزبامی بکشێتەوە و نازانین ئەو پشتیوانی کوێکە بەڵام ئەگەر سەیری بکەین لە زۆربەی کاتی دبیتەکانە ڕامزبامی یەکێک بۆ لەو کەسانی کە پشتیوانێکی تەواوی ترامپی کردووە. هەرگیز هێرشی نەکردو سەری و کەسێکیش بۆ لەوانی کە ئاماژەی پێوە کردووە کە سیاسەتەکانی ڕازبوونە بە سیروانی بەحساوی یەکێکە لەوانەیە کە زۆرترین هێرشەکاتە سەر ترامپ لە هەمووی زیاتر بەڵام سەیرە هەرچەندە هێرشەکانی زیادەکە بۆ سەر ترامپ لەولاوە ئاستیشی دائەبەزێ زیاتر بەڵام سیروان یەک شتیشمان بیر نەچێ ترامپ ژمارەیەکی ئێجگار زۆری دۆسەی یاسایی لەسەرا جارێ ئێمە نازانین هەتا ساڵی کۆتایی ساڵی 2014 کە هەڵبژاردنەکان لە مانگی 11 بێ دۆسە یاسایەکانی ترامپیش بەچی ئەگەن ئەمەش لەوانەیە هەتا ئێستا لە گۆڕاوەرگرتن تەسیر لێ نەکردی تەسیرێکی نەکردووە بەڵام نازانین بەڵکی ڕەوشوەرگرتن هێرۆ گەلک سپاس بۆ بەشداریاتە و بەvەیەکێ ژی ئەم گەهشتن داویا بەرنمەیە خۆ حتا جارەکەدن بمینن دخێر و خۆشیێدە سلااوڕێز.